سلااوتان لێ بێ ئازیزانم سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆستان لێ پیرۆز بێ. سلااو لێ بێ ڕاستان. سلااو لە تۆش لیندا، هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێ و بەشێوی گشتی جەژنێکی خۆشتان بەڕێ کردبێ و ئەو سی ڕۆژەی ڕابردوو کە لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بین بە شێوەیەکی گشتی ڕۆژەیەکی پرخێر و بەرەکەت بوو بێ بۆ هەموو لای بوو بێ بە دەرفەتێکی باش بۆ باشترکردنی تەندروستی. دەست خۆش ڕاستان. اینجا ئەمڕۆ کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان ئامادەیە. جاوڕۆ منە و مارەشم بەدەستەوەیە کەمێک شێترسم بینی خۆمان بێ. وڵای جایتر بەشی خۆی سامی هەیە و بە تایبەتیش ئێمە چووکە پسپۆرنی لە بابەتەکە بەس کەمێ فێریان کردوین کە چۆن مامەڵی لەگەڵاکەین بێگومان پێم وابێ نابێت زۆر بە تونگیبی گوشید وابێ مامەڵەیەکی برادرانەی لەگەڵاکەی تاوە هەستکە شوێنەکەی سەلامەتەوانە بێگومان اینجا ئەمڕۆ باسی فۆبیا کە این زۆر کەس هەیە فۆبیای هەیە بە چەند شتێکی دیاری کرا و یاخود هەیە فۆبیا هەیە بە شتی بچوک بەرنە مێر و کولە و ئەم بابەتانە یان هەیە فۆبیا هەیە بۆ مارە بەڕاستی نەحقشی نییە. اینجا ئەمڕۆ باسی فۆبیا و گەستنی مار بەگشتی ئەکەین بۆتان ڕوونەکەینەوە کە فریاگوزارە سەرەتایەکان بۆ گەستنی مار چییە، بۆتان ڕوونەکەینەوە کە زانست چەندێ پێشکەوتووە ئەگەر بێت و کەسێک ماری پێوە بات ئەتوانێت چۆن چارەسەری خۆی بکات ئەگەر بێت و لە شوێنە دوورە دەستەکان بێت. زۆر باشە. جا بەشێکی زۆری فۆبیاکان پەیوەندیان بە بربەستی دەرونیەوە هەیە ئەو ترێ بربەستێکی دەرونی هەیە لە نێوان تۆ و شتێک کە ئەیبینی بۆیە ئەم ترسە دروستەکار زۆر جارم مارەش کە ئێمە پێشەوە چەند جارێ هەوڵمان ناڕاستی تاوردەور دەکەوتی نەسەرباریەوەی کە بیگرین و بەدەستمانەوە بێ بربەستێکی دەرونی هەیە جۆرە لە ترسێ پێت وایە ڕەنگە پێێتەوە با پێت وایە ڕەنگە جۆرە لە جۆرەکان ئازارت با بەڵام دوایی کە ئەم بربەستە دەرونیە لە لای خۆت ناهێڵی مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە ئاژەڵ و خشۆکانەیە زۆر ئاسان تێبێت. ڕاستە بێگومان. با پێکۆ بچینە لای ناوەڕۆکیم هەواڵە بزانین چی هەیە سەبارەت بە باسی فۆبیا. فۆبیا یان ئەو ترسە بێسنوورەی کە زۆر جار کۆنتڕۆلکردنی مەحاڵە تەنها کێشەیەکی دەرونی سادە و کاتی نییە بەڵکو بە پێی نوێترین لێکۆڵینەوە زانستیەکان ئەم حاڵەتە پەیوەندیەکی ڕاستە و خۆ و قوڵی بە سیستەمە ئاڵۆزەکانی ناومێشکی مرۆڤەوە هەیە. زۆربەی ئەو کەسانەی لە ئاژەڵە بچووکەکان یان مێرووەکان ئەترسن هەمیشە ڕوبەڕووی ڕەخنەی دەوروبەر دەبنەوە کە گوایە ئەوە تەنها خەیاڵە. بەڵام پەیمانگای تەندروستی نیشتیمانی ئەمریکا ناسراو بە NIH لە ڕێگەی توێژینەوەکەوە سەلماندی کە مێشکی ئەم کەسانە بە شێوەیەکی فیزیکی و بایۆلۆژی جیاواز لە کەسانی ئاسایی کارەکات و وەڵامی دەوروبەر دەداتەوە. ئەم توێژینەوە نوێ نەک تەنها پەردە لەسەر هۆکارە شاراوەکان لادەبا بەڵکو ڕێگەیەکی نوێی تەکنەلۆژیش بۆ چارەسەرکردنی ئەو ترسە بێزارکەرە ئەخاتە ڕوو کە ملیۆنا کەس لە جیهانە پێوی دەناڵێنن. لە میانی توێژینەوەکەدا لە ناو تاقیگە هەرە پێشکەوتوەکانی ئەمریکادا زانایان هەڵسان بە ئەنجامدانی تاقیکردنەوەیەکی ورد لەسەر 122 کەس کە تێیدا 32 کەسیان بەدەست بۆ بیای توندەوە دەیان ناڵاند و 90 کەسیشیان هیچ کێشەیەکی لەو شێوەیان نەبوو وەک کەسی ئاسایی بەشداریان کرد. توێژینەوەکە بە وردی بە دوواداچوونی بۆ فۆبیای ئاژەڵە بچووکەکانی وەک جاڵجاڵوەکە و سیسرک و مێرووە جیاوازەکان کرد. کاتێک تەنها وێنەی ئەو بوونەوەرانە نیشانی بەشداربووەکان دەدرا یان داوایان لێ دەکرا بیریان لێ بکەنەوە ئامێرە پزیشکەکان دەریان خست کە بەشێکی تایبەت لە قوڵایی مێشکە بە ناوی ئەمیگداڵە کە بە ناوەندی کۆنتڕۆڵکردنی ترس داهەنرێت و بەرپرسە لە ناردنی زەنگی ئاگادارکردنەوە بۆ هەموو بەشەکانی جەستە بەگشتی لە مێشکی ئەو کەسانەدا فۆبیایان هەبووە بە شێوەیەکی نائاسایی و زۆر تون چالاک دەبوو. ئەم چالاکیە وا دەکات مرۆڤ هەست بە ترسێکی بێمانە دڵە ڕاوکەیەکی زۆر بکە کە لێدانی دڵی خێراکات و فشاری خوێنی بەرزەکاتەوە تەنانەت ئەگەر کەسەکە بزانێ ئەو ئاژەڵە هیچ زیانێکیشی پێناگەێنێ. بەڵام لایەنی هەرە سەرنجڕاکێش و شۆکەری ئەم توێژینەوەیە ئەوەیە کە پسپۆران تەنها لە دۆزینەوەی هۆکارەکەدا نەوەستان بەڵکو ئامێرێکی تایبەتی پشکنینی خانەکانی مێشکیان بەکارهێنا بۆ ئەوەی مێشک ڕابهێننەوە تا کەمتر بەرگری بکات و کەمتر بترسێت. زانایان پرۆسەیەکیان پەیڕەو کرد کە پێی ئەوترێ سیستەمی پاداشت بە جۆرە کەر کاتێک کەسەکە سەیری وێنەی مێرووەکەی ئەکرد و مێشکی ئاماژەیەکی بچووکی ئارامی و نەبوونی ترسی پیشانەیە توێژەرەکان خێرا خەڵاتێکیان پێشکەش بە چارەخوازەکە کرد. دوای ئەوەی ئەم پرۆسەیە چەندین جار دووبارە کرایەوە زانایان سەرنجیاندا کە مێشکی بەشداربووەکان وردە فێر دەبێتەوە کە بینینی ئاژەڵەکان چیتر مەترسی نییە و پێویست بەکاردانەوەی تون ناکات. ئەمە گۆڕانکاریەکی گەورەیە لە زانستی پزیشکیدا چونکە نیشانی دەدات کە دەتواندرێ بەبێ بەکارهێنانی هیچ دەرمانێکی کیمیایی یان حەبی هێورکەرەوە تەنها لە ڕێگەی گۆڕینی نەخشەی دەماری مێشک و ڕاهێنانەوە چارەسەری قوڵترین ترسەکان بکرێت. لە کۆتاییدا پسپۆڕان و زانایانی پەیمانگای تەندروستی نیشتیمانی ئەمریکا جەخت دەکەنەوە لەوەی ئەم توێژینەوانە ئەکرێ یارمەتیدەرێکی گەورە بن تاوەکو لە داهاتوویەکی نزیکا چارەسەری زۆر کاریگەرتر و مۆدێرنتر پێڕوو بکرێت.
اینجا ئازیزانم بەو شێوەیە بۆمان ڕوون بووەوە کە کەسێک فۆبیای هەبێ دەتوانرێت کە چارەسەر بکرێت ئیتر فۆبیایەکە بە هەر شتێک بێت. ئەنجا ئەگەر کەسێک فۆبیای بە شتێک هەبێ بەرمە شتێکی بچووک بێ بن و زۆر کەس هەیە فۆبیای بە کولە هەیە نابێت گاڵتەی پێ بکرێت چونکە بەڕاستی فۆبیای پێ هەیە بەرمە زۆر جار هەیە پیاوی گەورەیە لە شتێکی بچووکە ترسەیە خەڵکی دەوروبەر بە جۆرێک لە توانجی لێدەن هیوادارم ئەو شتە نەمێنێت چونکە ئەو شتە بەدەست خۆی نییە ئەبێ بە ڕاهێنان چا بکرێت و وردە فۆبیاکەی کەم بکرێتەوە. بێگومان جالین داباز لەوە کراڵێن بەشێکی فۆبیا پەیوەستە بەو ڕەمێژ و ڕابردووی ئەو کەسە هەیەی بە نمونە ڕەنگە کەسێ لە مناڵیە دووچاری ئەو ببێتەوە کە لە کەنار ئاوێکە لە ئاوێک لە ئاوەکانی چواردەوری هەرێمی کوردستانە ئەوە نیە قاچە خاتە ئاوەکە وێرەکە ڕەنگە جۆرە لە خنکاندن و ئەوە نیە کەوتبێتە ئاوەکە و دەریان هێنابێتەوە دوای ئەمە ئەبێتە هۆکاریەوەی کە یەکێک لە گەورەترین جۆرەکانی فۆبیا دروست بێ بەناوی ئاکوافۆبیا. کەواتە فۆبیا مەرج نییە ئەو کەسە پێوەی لەدایک بێ ئەکرێ لە تەمەنیە بەپێی ئەو تەجروبە ئۆزمونانی کە وەریەگرێت تووشی فۆبیا ببێ ئەکرێت پێوەی لەدایک ببێ بەشێکی فۆبیا سروشتیە لیندا زۆر کەس کە لە شتێکە ترسێ بە نمونە لە ترساندن لە ئاژەڵە دڕندەکان لە ئاژەڵە ژەهراویەکان خشۆکەکان ئەبێتە مایی ئەوەی کە جۆرێک لە بەرگری بۆ ئەم کەسە دروستەکە بە نمونە منەگەر لە ئاژەڵێکی دڕندەی وەکو شێر بترسم ئەمە سروشت و بایۆلۆژی جستەی مرۆڤ وایە کە پێویستە کامل لەو ئاژەڵ بترسم هەر کەسێکیش کە لەم جۆرە ئاژەڵان نەترسێ جۆرێک لە ڕاهێنانی بینیوە لەبەرەوەی خودی جستە و خودی مێش کاتێکە ئەم جۆرە ئاژەڵ و هەر شتێک کە ئەیبینێ یاخود زۆر کەس فۆبیای بە بەرزایی هەیە لەبەرەوەی بیر لە دەرکەوتە و ئەنجامی لێکەوتەی ئەوەکەوێتەوە کە ئەگەر بەرکەوتنی لەگەڵم ئاژەڵ و ئەم فۆبیایە هەبێت لەبەر ئەوە زۆرینەی کەس فۆبیایان هەیە. ڕاستە بێگومان اینجا هەر سەبارەت بە فۆبیا من خۆم فۆبیان پێشتر بە کولە نەبوو بەڵام جارێکیان کولە خۆی کێشا بەناو چاومە ئیتر لەو کاتەوە فۆبیایەکی زۆر قورسم هەیە بەرامبەر بۆ بەڵێ بێگومان کەوایە فۆبیا لەوانەیە بە هۆکاری شتێک دروست بێ کۆی ڕاستانیش باسی کرد. اینجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە گەستنی مار بزانین زانست چەندێک پێشکەوتووە بۆ ئەوەی کە ڕێژەی مردن بەهۆی گەستنی مارەوە یاخود بەهۆی ژەهری مارەوە کەم بکرێتەوە بابێ کۆبچین بۆ لای ئەم هەواڵە و زانیاری زیاتر وەربگرین فەرمونون. دانی مار وەک یەکێک لە مەترسیدارترین و کوشندەترین گرفتە تەندروستیەکانی جیهان پۆلێ نەکرێ کە ساڵانە هەڕەشە لە ژیانی ملیۆنان کەسەکە. بەڵام ئێستا تیمێکی پزیشکی و توێژەران لە بەریتانیا و ئەمریکا مژدەی پەرەپێدانی تەکنەلۆژیایەکی نوێ دەدەن کە ئەتوانێت بە تەواوی شێوازی ڕوبەڕوونەوەی ئەم مەترسیە بگۆڕێ. ئەم دۆزینەوە نوێی کە زانایان کاری لەسەر دەکەن بریتیە لە دەرمانێک بە ناوی ڤارس پلادیپ کە جیاواز لە دژە ژەهرە کلاسیکەکان دەتوانرێت بە ئاسانی لەلایەن کەسەکەەوە بخورێت پێش ئەوەی بگاتە نەخۆشخانە. توێژینەوەکە باس لەوە دەکات کە زیاتر لە 95 جۆرەکانی ژەهری مار مادەیەکی کوشندەیان تێدایە کە دەبێتە هۆی تێکشکاندنی خانەکانی جەستە و ئیفلیچکردنی ماسوولکەکانی هەناسەدان. ئەم حەبە نوێ ڕاستە و خۆ کار دەکات بۆ لە ناوبردنی ئەم مادێ و ڕێگری دەکات لە بڵاوبوونەوەی ژەهرەکە بە ناو سووڕی خوێنە. سپۆران ئاماژە بەوە دەدەن کە ڕێژەی سەرکەوتنی ئەم دەرمانە لە قۆناغەکانی تاقیکردنەوەدا گەیشتۆتە زیاتر لە 90. ئەمە شیوایەکی گەورەیە بۆ کەسانی لە شوێنە دوورە دەستەکان و گوندەکان ئاژین و دەستیان بە خزمەت گوزارفیا گوزارەکانی خێراکان ناگا. دکتۆر نیکۆلاس کاسوێل یەکێک لە سەرپەرشتیارانی ئەم پرۆژە پزیشکی ڕایگەیاندووە گەورەترین کێشە لە پێوەدانی ماردا کاتە چونکە زۆربەی گیان لە دەستدانەکان بەهۆی دواکەوتنی گەیاندنی نەخۆش بۆ نەخۆشخانە ڕوودەدەن. بەکارهێنانی ئەم حەبە لە 5 کاتژمێری سەرەتایی پاش پێوەدانەکە دەتوانێت کاریگەری ژەهرەکە بە ڕێژەی لە 85 کەم بکاتەوە و ڕێگری لە هەر تێکچوونێکی ئەندامە سەرەکیەکانی جەستە بکات. نیشانەکانی ژاراوی بوون بە مار بریتین لە ئازارێکی تند لە شوێنی پێوەدانەکە دڵتێکەڵاتن و هەناسە تەنگی و هەستکردن بە سزبوونی ماسوولکەکان کە ئەگەر لە کاتی خۆیدا چارەسەر نەکرێت بێتە خۆی وەستانی دڵ یان سزبوونی گورچیلەکان. ئەم تەکنۆلۆژیان نوێیە نەک تەنها ژیانی مرۆڤەکان ڕزگار دەکات بەڵکو تێچووی چارەسەری پزیشکیش بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەکاتەوە و چونکە دژە ژەهرە کۆنەکان پێویستیان بە ساردکەرەوە و دەرزیلێدان و چاودێری چڕ هەبوو بەڵام ئەم حەبە دەتوانرێت بۆ ماوەیەکی درێژ لە پلەی گەرمی ئاساییدا هەڵبگیرێت. سپۆران هۆشداری دەدەن کە نابێ هیچ پێوەدانێکی مار پشت گوێ بخرێ تەنانەت ئەگەر نیشانەکانیش تون نەبن چونکە ژەهر دەکرێت بە شێوەیەکی خاو کاربگا و دوای چەند کاتژمێرێک کارەساتی گەورە دروستکە. ئەم توێژینەوەی وەک وەچەرخانێکی مێژووی لە زانستی پزیشکیدا دائەنرێت و پێشبینی ئەکرێت لە ئایندەیەکی نزیکدا ببێتە بەشێکی سەرەکی لە جانتای فریاکوزاری سەرەتایی بۆ هەموو ئەو کەسانی لەو ناوچانە ئاژین کە مەترسی ماریان لێیە.
جا ئازیزانم بەو شێوێ بۆمان دەرەکەوێت کە زانست بەڕادێک بەرەو پێش چووە کە ئیتر ڕێژەی مردن بەهۆی ژەهری مارەوە کەم ئەبێتەوە بەهۆی ئەم حەبە تازەیەوە کە دۆزراوەتەوە. اینجا باباسی ئامارەکانتان بۆ بکەم بزام ئامارەکان سەبارەت بە گەستنی مار و ڕێژەی مردن بەهۆی گەستنی مارەوە یاخود بەهۆی ژەهری مارەوە چەندێکە. ساڵانە نزیکەی 5 ملیۆن کەس تووشی گیان لە دەستانە بن بە بۆنەی ژەهری مارەوە یاخود بە بۆنەی گەستنی مارەوە کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە. هیوادارم بە بۆنەی ئەم زانستە نوێەوە یاخود ئەم حەبە نوێیەوە ئەم ڕێژەیە کەم ببێتەوە. ئەجا 1.8 بۆ 2.7 ملیۆن دووچاری ژەهراوی بوونێکی توند ئەبنەوە واتە جگەلەوەی کە 5 ملیۆن گیان لە دەستەدەن ڕێژەی 1.8 بۆ 2.7یان 2.7یان دووچاری ژەهراوی بوون ئەبنەوە. 5 ملیۆن کەس تووشی گەستنی مارە بن نەک بەهۆی مردنەوە واتە 5 ملیۆن کەسیان تووشی گەستنە بن لە شەرنی هەمویان ینی تووشی گیان لە دەستدان بن ببورن. ئەجا 81 بۆ 138 هزار کەسیان گیان لە دەستدەن. ئەمە ڕێژەی گیان لە دەستدانیەتی کە ئەمەش بێگومان هەر ڕێژەیەکی زۆر بەرزە کە 81 بۆ 138 هزار کەسە کە بە بۆنەی گەستنی مارەوە گیان لە دەستێن واتە لەو 5 ملیۆن کەسەی کە دووچاری گەستنی مارە بنەوە بەم ڕێژەیەیان گیان لە دەستەدەن کە دووبارە هیوادارم ئەو ڕێژەیە کەم ببێتەوە بۆ ئەوەی ڕێژەی مردن بە بۆنەی ژەهری مارەوە کەم ببێتەوە. دەست خۆش بەریندا جا زۆر جار ئەزانین کە مار نابێن نزیکرێتەوە گەر پێێتەوە باگەری کوشتن و گیان لە دەستدانی هەیە بەڵام نازانین هۆکارەکانی چین نازانین بۆچی ئەم پێوەدانە خراپە. دەمان پێشەکی داواکارم لە هەر کەسێکە لە گوندە ئاژی یاخود سەفەر و سەیرانەکە بۆ کەمپینگ و بۆ جۆرێک لە چوونە دەرەوەکانی بۆ ناو سروشتە چێ و بەتایبەتی ئەو شوێنانی کە ئەگەری شێداری ینی شێدارن و ئەگەری هەبوونی ماریان هەیە تکایە ئەگەر لە شێوازی گرتن و مامەڵەکردنی نازانی لێ دوورکەوەرەوە باشترەوە مەشی کوژە هیچ پێویست بۆ ناکبی کوشی لە بەرەوی شتێکە بە ناوی ئیکۆسیستەمەوە ئەویش سوڕێکە کە خی گەورە دروستی کردو بۆ ئەوەی کە ژیان یە مەژەڵانە بە بەردەوامی بمێنێتەوە. بەشەی گشتی کاتێکە کەسێک مار پێوەی ئەدا دووچاری چەند گرفتێکە بێتەوە ئەگەر بێت و لە ماوەی 5-6 کاتژمێرە فریای نەخۆشخانەکان نەکەوێت یەک لەوانە بریتە لە ڕقبوونی ماسوولکەکان و ئیفلیجبوونی ماسوولکەکان. ئەو کەسە وای لێ گیانی گرژ و تون دەبێت هەستەکە جوڵەی پێ ناکرێ وای لێ دێ کە توانای جوڵەکردنی زۆر زەحمەتە بێ و پاڵەکەوێ و تەنانەت زۆر جار توانای سوڕانی ملیشی نامێنێ کامەیەکێکە لە گرفتە گەورەکان. ئەخۆ ئەگەر بێت و ئەم ئیفلیجبوونی ماسوولکەیە بگوازرێتەوە بۆ ماسوولکەکانی دیوی ناوەی جەستە وەکو ماسوولکەکانی هەناسەدان ئەو کاتە گرفتی هەناسەدانیش دروستەکە کەسە کەس بە هەناسە تەنگی و هەناسە سواریەکە هەستەکە سیەکانی بۆی ناکەن هەرچەند هەوڵەدا هەناسە بە هەناسە توندی هەیە کە ئیترەمە لە دەرئەنجامە وردە ئۆکسجینی ناو جستەی کەسەکە کەمەکاتەوە. یەکێکی تر بریتە لە مەینی خوێن و خوێنبەربوونەکانی ناوەکی بە شێوەیەکی گشتی. خوێنی و کەسانی کە مار پێوەیانەیە دووچاری بابەتی مەینی خوێنە بنەوەتە خوێنەکەیان خستە بێتەوە. خەستبوونەوەی ئەم خوێنە ژواکە بە پشێوەی پێویست لە سووڕی خوێنی کەسەکەیە هاتوچۆن نەکە هەمووشمانە زین هاتوچۆنەکردنی خوێن بەواتای مەرگ و مردنی کەسەکە دێ. وهروەها گرفتی گورچیلەکان و وەکو باسم کرد لاوازبوونی ماسوولکانی ناوەکی یەکێکی ترن لە ئەو بابەتانە. بێگومان هەموو مارێکی ژەهری نییە سەوە مارێکە بەدەستی لینداوە بوو ئەوە ماری جۆری ڕەشماری ژێرسکی سوورە واتە ڕەنگێکی میل و سووری هەیە کە ئەوە جۆرێکی ینی جۆری هەمامەڵەیەکی برادرانەی هەیە و زۆر توندوتیژ نییە بەڵام هەر ڕەشمار جۆری تری هەیە ئەوەی کە من لە پسپۆڕان بیستە بێتم جۆری ژێرسک ڕەساسی و ڕەنگەکانی تری وەکو تاو ژێرسکی ڕژبێ ئەمانە دەڕندەترن و لیان بە دووری مشەیەکی گشتی باشترە و بە تایبەت ئەگەر بزانی ژەهراوی بێگومان دەست خۆش بێ ڕاستن بۆ ئەو ڕوونکردنەوەیە ئەنج بۆ شێوێ زانیمان کاتێککە ژەهری مار ئەچێتە جەستەوە چ شتێک بەسەر جستەیە بۆچی کەسەکە دووچاری مردنە بێتەوە یاخود دووچاری حاڵەتێکی زۆر زۆر خراپ هەبێتەوە ببوونی ئەم ژەهرەوە بێگومان هیوادارم هەمومان دوور بین لەو مەترسیە و ئاگامان لە تەندروستی خۆمان بێەوە بێگومان ئەگەر ویستیشمان مار ببین وەکەوەی ئەمڕۆ من کردم دڵنیا بینەوە لەوەی کە مارەکە ژەهراوی نییە بۆ ئەوەی کە سەلامەت بین. دەستە خۆش بێت جا لیندا هاوڵانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین سەبارەت بە بابەتێکی زۆر سەرنجڕاکێش ڕاستی ئەویش بابەتی جۆرە شێوازێکی گۆڕانکاری جینەتیکە لە جەستەی مرۆڤە کە بە تەختی ژێر پێ ناسراوە هەمومان جۆرێک لە قەوسی لە ژێر پێمانە هەیە بەڵام کەسانێکن بە جینات و بە شێوازی بۆ ماوەی ژێرپیان تەختە بابزین ناوەڕۆکیم بابەتە چی و پێکۆبچین لە ئەم راپۆرت. ناوەندی تەندروستی مایۆ کلینیک لە ئەمریکا ڕای دەگەیەنێت لە کۆی هەردە کەسێک دویان گرفتی تەختی ژێرپێیان هەیە.
ژێرپێیەکان بە شێوازێکی سروشتی چەمانەوەیشیان تێدایە و ئەم چەمانەوەی یارمەتی ڕاگررتنی هاوسەنگی و دابەشبوونی یەکسانی ئەو فشارە دەدات کە دەکەوێتە سەرجەستە. کاتێک کەسێک ژێرپێیەکانی چەمانەوەی تێدانیە و تەختە لەوانەیە فشار بە شێوازێکی نایەکسان و ناتەندروست بکەوێتە سەر ماسوولکەکانی پێی کەسەکە و زیانی پێ بگەێنێ. ئەمە ژوێڕای تێکچوونی باری هاوسەنگی. ناوەندی تەندروستی مایۆ کلینیک لە ئەمریکا دەڵێت هەموو منداڵێکی تازە لەدایک بوو ژێرپێیەکانی تەختە و چەمانەوەی ژێرپێ لە ماوەی تەمەنی 6 ساڵیدا دروست دەبێت. بەڵام لە هەر کەسێکدا دویان تاوەکو کۆتایی تەمەنیان ئەم چەمانەوەیە لە پێیاندا دروست نابێت. ناوەندەکە جەخت دەکاتەوە لەوەی گرفتی تەختی ژێرپێ لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگۆڕێت و چەندین جۆری جیاوازیان هەیە. باوترینیان ئەو جۆرەیە کە کەسەکە لە کاتی دانیشتن و ڕاکشاندا هەست بە بوونی چەمانەوە لە ژێرپێیدا دەکات. بەڵام کاتێک لە سەرپێیەکانی دەوەستێت، ژێرپێی بە تەواوی تەخت دەردەکەوێت و لەگەڵ هەڵکشانی تەمەندا حاڵەتەکە خراپتر دەبێت و کاریگەریەکی نەرێنی لەسەر ژێ و بەستەرەکانی پێدادەنێت. لە جۆری دووەمدا کەسەکە هەمیشە ژێرپێی تەخت دەردەکەوێت و هیچ چەمانەوەیکی تێدا بەدی ناکرێت، چ لە کاتی دانیشتن یاخود ڕاکشان و وەستاندا. مایۆ کلینیک دەژڵێت ژمارەیەک لە خەڵکی تاوەکو تەمەنێکی دیاریکرا و چەمانەوەی ژێرپێیەکانیان هەیە و هیچ کێشەیەک لەم بەشەی پێیاندا بوونی نییە. بەڵام لەگەڵ تێپەڕبوونی تەمەندا چەمانەوەی ژێرپێیان کەم دەبێتەوە تاوەکو دەگاتە ئەوەی چەمانەوەکە بە تەواوی نامێنێت. ناوەندەکە باوەڕی وایە لە بەشی زۆری حاڵەتەکاندا تەختی پێ گرفتێکی بۆ ماوەیە، بەڵام کۆمەڵێک فاکتەری دیکە مەترسی توشبوون بە گرفتەکە زیاتر دەکەن. لەوانەش قەڵەوی و نەخۆشی شەکرە و دووجانی و ڕۆماتیزم و گۆنیشانەی داون و بەرزەفشاری خوێن و شکانی ئێسکەکان. مایۆ کلینیک جەخت دەکاتەوە لەوەی زۆرینەی ئەوانەی تەختی ژێرپێیان هەیە لە ژیانی ڕۆژانەیاندا تووشی کێشەیەکی ئەوتۆ نابن، بەڵام ئەگەر هەست بە تێکچوونی هاوسەنگی و لاوازی لە پیادەڕەوی و دروستبوونی ئازار لە کاتی پیادەڕەوی و هەستکردن بە توندبوونی پێکرا، پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕ بکرێت. بەڵام وەک ڕێگەیەکی باوە دەکرێت لە ماڵەوە لە ڕێگەی دانانی سەهۆڵ لەسەر قاچەکانی ئازار و هەوکردنی پێوەست بە حاڵەتەکە کەم بکرێتەوە. زۆر باشە، کەواتە سپاس بۆ ئەلەند بۆ خوێندنەوە و خستنە ڕوویم هەواڵ و بابەتە. بەشێکی خەڵک ژێرپەیان تەختە، واتە هیچ ئارچ و هیچ قەوسی و چەمانەوەیەک لە ژێرپەیانان نییە، کەمە بەشێکی گشتی هۆکاری بۆ ماوەیە و ینی ئەگوازرێتەوە لە باوانەوە. ڕاستە چەند گرفتێک دروستەکە بە تایبەتی ئەوەی کە هاوسەنگی جەستە و کێشی جەستن بە شێوەیەکی پێویست دابش نابێ بەسەر ماسوولەکانی پێیە، بەڵام گرفتێکی ئەو تۆ دروست ناکە. ڕەنگە لە ماوەی درێژ و بە پێوەستانی زۆرە ئەم کەسان هەست بە ئازارێک لە بەشی خوارەوەی قاچ و پشتەکانیان بکەن. بەڵام بێگومان کۆمەڵی ڕاهێنان و ڕێنمایی هەیە و کەسانی کە ژێرپەیان تەختە و هیوادارم ئەو خۆشەویستانی کە ژێرپەیان تەختە ڕەچاوی ئەم ڕێنماییانە بکەن تاوەکو دووچاری ئەم گیر و گرفت و ئازارە نەبنەوە. بێگومان دەست خۆش ڕاستان ئەجا بابەتێکی ترمان ئامادەیە سەبارەت بە خەو. بێگومان زۆربەی پرۆگرامەکان باسی گرنگی خەوەکەین، چونکە یەکێکە لە گرنگترین چالەکەکانی 24 کاتژمێرەکەمان بێگومان، بۆیە پێویستەکە خەوێکی ڕێک و خەوێکی قوڵ و ڕێژەی خەوەکەمان گونجاو بێ، واتانە زۆر بێ نەکەم بێ. ئەجا بۆ ئەوەی زانیاری زیاتر سەبارەت بە گرنگی خەو وەربگرین لەسەر مێشک، با لەم هەواڵە گوێبیست بین. فەرموون. توژینەوەیەکی نوێی زانکۆی ئۆکسفۆرد پەردە لەسەر پەیوەندیەکی تونوتۆڵ لە نێوان کوالەتی خەو و پیربوونی مێشکە لە ئابا. توێژران دەڵێن کەمخەوی تەنها نابێتە هۆی ماندوێتی، بەڵکو ڕێگە خۆشەکە بۆ تێکچوونی خانەکانی مێشک و توشبوون بە نەخۆشی لە بیرچوونەوە. زانایانی زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا ئەنجامی توێژینەوەیەکی درێژخایەنیان بڵاو کردەوە کە ماوەی 15 ساڵی خایاندووە. لەم توێژینەوەیەدا دەرکەوتووە ئەو کەسانەی شەوانە کەمتر لە 6 کاتژمێر دەخەون ئەگەری توشبوونیان بە ئەلزەهایمەر بە ڕێژەی لە 30% زیاد دەکات بە بەراورد بەوانەی 7 بۆ 8 کاتژمێر دەخەون. داتاکان ئاماژە بەوە دەکەن کە لە کاتی خەوی قوڵدا مێشک خۆی پاک دەکاتەوە لە پڕۆتینە ژەهراویەکانی وەکو بێتە ئەمیلۆید. هەر بۆیە ئەگەر خەوکەم ببێ ئەم پڕۆتینانە لە ناو مێشکا کۆ دەبنەوە و دەبنەوەی لاوازکردنی پەیوەندی نێوان دەمارەخانەکان. پرۆفیسۆر کلێر سێکستن مامۆستا لە بەشی دەمارزانی ئۆکسفۆرد ڕایگەیاندووە کە تەنها یەک شەو کەم خەوی دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی پڕۆتینە زیانبەخشەکان لە مێشکدا.
توێژینەوەکە ئاشکراشی کردووە کە کوالەتی خەو لە تەمەنی 40 بۆ 50 ساڵیدا نیشانەیەکی سەرەکیە بۆ ئەوەی کە ئایا ئەو کەسە لە تەمەنی 70 ساڵیدا تووشی لە بیرچوونەوە دەبێیان نا. ئەم داتایانە هۆشداریەکی جددین بۆ کۆمەلگا و مۆدێرنەکان کە تێیدا کێشەی خەو بۆتە دیاردەیەکی گشتگیر. بەڵێ ئازیزانم بەو شێوەیە بۆمان دەرکەوت کە ڕێژەی خەوتن 7 بۆ 8 کاتژمێر ڕێژەیەکی گونجاوە بۆ ئەوەی کە دوور بین لە نەخۆشیەکان و بێگومان کاتەکەشی زۆر گرنگە کە پێش 12 شەو خەوت بێتی. اینجا هەر سەبارەت بە خەو باس لە راپۆرتێکەکەین یاخود هاوکارانم راپۆرتێکیان ئامادە کردووە سەبارەت بە خەو گرنگی خەو بۆ ئەوەی زیاتر سەبارەت بە گرنگی خەو بزانین با بێکەوە بینەری ئەم راپۆرتە بین. فەرموون. ڕێخستنی کاتەکانی خەوتن کۆ ئەندامی بەرگری مرۆڤ بەهێز دەکات و ئەگەری توشبوون بە پەتای وەرزی سێ هێندە کەم دەکاتەوە. ناوەندی کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە نەخۆشیەکان لە ئەمریکا CDC دەڵێت ڕێخستنی کاتەکانی خەوتن هۆکارە بۆ باشتربوونی سیستەمی بەرگری مرۆڤ و کەمبوونەوەی ئەگەری توشبوون بە نەخۆشیە درێژخایەنەکان کە لێ ساداوەکە ڕەشەیەک و سەرچاوی تەواوی نەخۆشیەکانی مرۆڤ دەزانێت. ناوەندەکە تیشک دەخاتە سەر مەترسیەکانی کەمخەوی و خەوی پسڕ و دەڵێت خەوی باش کاریگەریەکی ئەرێنی لە کەمکردنەوەی دڵەڕاوچێ و ئەگەری توشبوون بە نەخۆشیە درێژخایەنەکانی وەک شەکرە و نەخۆشیەکانی دڵ و بەرزەفشاری خوێن و جەڵتە دەبێت. بە گوێرەی بڵاوکراوەکانی ناوەندەکە کەسێکی پێگەیشتووی تەندروست پێویستە لە هەر شەو ڕۆژێکدا لانی کەم 7 ساعات بخەوێت لە کاتێکا پێویستە گەنجان و هەرزەکاران 8 بۆ 10 ساعات بخەون. بەپێی ئەو ئەنجامانەی کە ناوەندەکە لە توێژینەوەکاندا بەدەستێناوە گەیشتۆتە ئەوەی کە خەوی باش تەنها بە واتای ڕێخستنی سەعاتی خەوتن نایەت بەڵکو پێویستە بەوەی کە چەند دەخەوێکی قوڵت هەیە یان بە پێچەوانەوە خەوەکەت پچۆ بچڕە. خەوتن لە ژوورێکی بێدەنگ و تاریک و فێنک بە دوورکەوتنەوە لە خواردنی شەوان و بەتایبەت کحول لەگەڵ دوورکەوتنەوە لە ئامێرە ئەلکترۆنیەکان نیو سەعات پێش خەوتن کاریگەریەکی گەورەی لەسەر خەوێکی قوڵ و باش دەبێت. هەر لەم چوارچێوەیەدا سکوڵی پزیشکی زانکۆی هاروارد دەڵێت خەو و خواردن و وەرزش سێ کۆڵەکەی سەرەکی تەندروستی مرۆڤن. لە بەرامبەریشدا کەمخەوی کاریگەریەکی تەواو نەرێنی لەسەر پرۆسەی فێربوون و یادگە و توانای هزری مرۆڤ دەبێت. تەنانەت دەژڵێت ئەو کەسانی کاتی خەویان کەمە بە بەراورد بە کەسانی ئاسایی کەمتر دەژین. بە گوێرەی بڵاوکراوەکانی زانکۆی ئۆکسفۆرد یەشێک لە تیۆریەکان سەبارەت بە وەڵامی ئەو پرسیارەی ئێمە بۆچی دەخەوین بریتیە لە تیۆری نوێبوونەوە. تیۆریەکە دەڵێت خەو ڕێگەیەکە بۆ نوێبوونەوە و گەڕانەوە بۆ ئەو پێویستیانە کە جەستەی مرۆڤ لە ماوەی بە ئاگابووندا لە دەستی داون بە بەڵگەی ئەوەی بەشی زۆری پرۆسەکانی نوێبوونەوەی وەک گەشەی ماسوولکە و شانەکان بەرهەمێنانی پرۆتین و دەردانی هۆرمۆنی گەشە لە ماوەی خەوتندا ڕوودەدەن. یەکێکی تر لە دۆزینەوەکان کە پاڵپشتی تیۆری نوێبوونەوە دەکات بریتیە لەوەی کاتێک ئاژەڵان لە توێژینەوەکاندا بۆ ماوەیەکی زۆر ڕێگریان لێ دەکرێت بخەون ئاژاڵەکان هەنگاو بە هەنگاو کۆندەمی بەرگریان لاواز دەبێت و لە ماوەی چەند هەفتەیەکی کەمدا گیان لەدەست دەدەن. ئەمەش دەرخەری پێویستی خەوە بۆ نوێبوونەوەی کۆندامی بەرگری مرۆڤ. پسپۆڕان هاوڕان لەسەرەوەی کە خەو تەنیا پەیوەست نییە بە کار و فرمانی دەماغ و پرۆسەی پیربوونەوە بەڵکو پەیوەندی بە چالاکی دڵ و کۆندامی زاوزێشەوە هەیە. کەمخەوتن دەشێت هۆکارێکیش بێت بۆ لاوەزبوونی توانای وەچەخستنەوە و دروستبوونی گرفت لەو ئەندامانەی بەرپرسیارن لە زاوزێ. اینجا ئازیزانم بەو شێوەیە گرنگی خەومان دووبارە و دووبارە بۆ دووپات بوویەوە کە چەندێک گرنگە کە خەومان ڕێک بێت و ئاگامان لە خەوی خۆمان بێ بۆی تەندروستیمان باش بێ و لە ژیانی ڕۆژانەیە ئیشی خۆمان بە باشی و بە گونجاوی بکەین. اینجا راپۆرت و هەواڵی ترمان ئامادەیە و ڕاسانیش بڕگەیەک هۆشداری بۆ ئامادە کردوون بەڵام دوای ئەم وچانە لەگەڵمانە بمێنەوە.
دووبارە گەڕاینەوە لاتان و درێژە بە باس و خواسی ئەمڕۆمانەین. یەکێک لەو بابەتانەی کە هەمیشە لە بەرنامەکەی ئێمە باسەکرێ هەمیشە مای باس و هەمیشە پسپۆڕی تایبەتیشی لەسەر بانکراوە بابەتی شێرپەنجەیە. بێگومان ئێمە لە ڕوویەکۆ پێمان ناخۆشەکە بەردەوامم نەخۆشیە زەحمەتە بیری هاوڵاتیان بینەوە، بەڵام لە ڕوویەکی شەو زۆر گرنگە، زۆر شانازیەکە ئەگەر کەسێک لە بەرنامەکەی مۆجۆرێک لە سوود وەرگرتن لە پاراستنی تەندروستی خۆی سەبار بەم نەخۆشیان نەبزانێ. هەواڵێکی تایبەتمان ئامادەیە سەبارەت بە یەکێک لە تازەترین دۆزینەوەکان. یەکێک لە گەورەترین گیفتەکانی شێرپەنجەوەی لیندا کاتێک دەستنیشانەکرێت کە گەیشتۆتە قۆناغەکانی دووسێ. بەڵام ئێستا پشکنینێک هاتوۆتە ئارا بەناوی پشکنینی شلەکە لە یەکێک لە زانکۆ گەورەکانی جیهانە پەیڕۆکراوام توێژینەوەی با پێکۆ بزانین ئەم پشکنینە چی و چۆن پێشوەختە شێرپەنجەکان دەستنیشانەکە. زانایانی زانکۆی ستانفۆرد لە ئەمریکا دەستکەوتێکی گەورەیان لە بواری پزیشکیدا ڕاگەیاند. تاقیکردنەوەیەکی نوێی خوێن کە بە پشکنینی شلە ناسراوە دەتوانێت زیاتر لە 50 جۆری شێرپەنجە پێش دەرکەوتنی نیشانەکانی بدۆزێتەوە. ئەم پەرەسەندنە هیوایەکی نوێ دەبەخشێتە ملیۆنان کەس لە جیهاندا. لەم توێژینەوەیەدا کە لە زانکۆی ستانفۆرد بە هاوکاری چەند ناوەندێکی تری ئەمریکی ئەنجام درراوە، پشکنینێکی نوێ پەری پێدراوە کە کار لەسەر دۆزینەوەی پاشماوی DNA خانە شێرپەنجەیەکانەکە لە ناو خوێندا. داتاکانی ئەم توێژینەوەیە کە لەسەر 110,000 خۆبەخش ئەنجام درراوە دەری دەخەن کە ئەم پشکنینە بە ڕێژەی 99.9 وردە لە دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکان بەبێ ئەوەی هەڵی تێدا بێ. گرنگی ئەم توێژینەوەیە لەوەدایە کە زۆربەی شێرپەنجە بکوژەکانی وەک پەنکریاس، سیەکان و قورقوراگە لە قۆناغە سەرەتایەکان هیچ نیشانەیەکیان نییە. بەڵام ئەم تەکنۆلۆژیان نوێیەی ستانفۆرد دەتوانێت پاشماوەی بایۆلۆژی شێرپەنجە لە خوێندا بدۆزێتەوە و تەنانەت ئەگەر قەبارەی گرێکە تەنها چەند میلیمەترێک بێت. پرۆفیسۆر جۆن فۆرد سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکەی و دەڵێ ئێمە ئێستا لە سەردەمێکی نوێداین کە ئەتوانین شێرپەنجە بکوژین پێش ئەوەی ئەو هێرش بکاتە سەر ئێمە. توێژەران دەڵێن بەکارهێنانی ئەم پشکنینە دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی مردن بەهۆی شێرپەنجەوە بە ڕێژەی لە 125 لە ماوەی 10 ساڵی داهاتوودا. تێچووی پشکنینەکەش بەراورد بە چارەسەرە کیمیایەکان زۆر کەمترە. ئەمەش وای کردووە حکوومەتی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بیر لەوە بکەنەوە بیکەنە پشکنینێکی ساڵانەی ناچاری بۆ کەسانی سەر و 50 ساڵ. زانایان جەخت دەکەنەوە کە ئەم دۆزینەوەیە تەنها تاقیکردنەوەیکی تاقیگەی نییە، بەڵکو گۆڕانکاریی بنەڕەتیە لە سیستەمی تەندروستی جیهانیدا. کەواتە ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە دووبارە خۆشحاڵیە کە زانست ئەوەنە بەرەو پێش چووە کە ئەتوانێت هەتا بۆ شێرپەنجەش ڕێگە چارەیەکی گونجاومان بۆ دابنێ بۆ ئەوەی کە پێشوەختە بزانین، چونکە بەڕاستی وەکو ڕاستانی شوتی کێشەی شێرپەنجە ئەوەیە کە کاتێک ئێمە پێزانین چۆتە قۆناغەکانی کۆتایی ئەمەش چارەسەری زۆر قورس ئەبێت بەتابەت کە لە سەرەتاوە هیچ نیشانەیەک دەرناکەوێت دو ئەوەی کە ئەزانیت سەیرەکەیت شێرپەنجەکە تەواو گەیشتۆتە قۆناغی کۆتایی و کەسەکە بەرەو مردن ئەڕوات. بەڵام ئەم پشکنینە وا ئەکات کە تۆ پێشوەختە شێرپەنجەکە بزانیت، کاتێک پێشوەختەش بیزانیت بێگومان چارەسەری ئاسانترە. بێگومانەوە پرۆفیسۆرەکە وتی لیندا ئەو ئاماژەی بۆدا کە هەم لێ پرسراوی توێژینەوەکەشە وتی ئێمە هەوڵ و ئامانجمانەوەیە کە ئێمە هێرشکەینە سەر شێرپەنجەکە پێشەوەی ئەو ئیشی خۆی کردوێ و هێرشی کردوێ کە بەڕاستی ئێمە شۆڕشێکی زۆر گەورە بێ لە جیهانە، هیوادارم ڕۆژە لە ڕۆژان ئیش بەم چارەسەر و پشکنینانە بکرێت. ئەتان بەمە لای هەواڵێکی تر تایبەت بە باس و خواسی ئەمڕۆ کەس نییە باسی نەکە، ئەویش بابەتی ژیری دەستکردە. با بزانین ئێستا ژیری دەستکرد تێکەڵ بە بابەتی دەرونی و لایەنی نەخۆشی دەرونی بووە بە جۆرە لە جۆرەکان پێشبینی کاتی ئەو ئاستەنگە دەرونیاناکە کە دووچاری نەخۆشەکە هاوێتەوە. بابتان بەمەلایم هەواڵە بچینە لای ناوەڕۆکەکەی بزانین باس لە چیەکە.
ژیری دەستکرد وا خەریکە دەبێتە پزیشکێکی دەرونی نوێ. زانایانی سینگاپور لە زانکۆی نانیانگ سیستەمێکیان پەرە پێداوە کە لە ڕێگەی کاتژمێری زیرەکەوە دەتوانێت نیشانەکانی خەمۆکی پێشوەختە بدۆزێتەوە. ئەمەش یارمەتیدەرێکی گەورە دەبێت بۆ ڕێگریکردن لە حاڵەتەکانی پەشێوی دەرونی. لە چوارچێوەی توێژینەوەیکی نوێدا کە لە زانکۆی نانیانگ لە سینگاپور ئەنجامدراوە دەریخستووە کە ئەلگۆریتمەکانی ژیری دەستکرد دەتوانن بە وردی لە ١٨ پێشبینی توشبوون بە خەمۆکی بکەن. ئەمەش تەنها بە چاودێریکردنی داتاکانی کاژمێرە زیرەکەکانی وەکو لێدانی دڵ، شێوازی خەو و جوڵەی ڕۆژانە. تیمی توێژینەوەکە بۆ ماوەی ساڵێک چاودێری 5,000 کەسیان کردووە، داتاکان دەریان خستووە کە گۆڕانکاریە بچووکەکان لە شێوازی خەو و کەمبوونەوەی چالاکی جەستەیی لە کاژمێرە دیاریکراوەکانی ڕۆژدا نیشانەی سەرەتاین بۆ تێکچوونی باری دەرونی، تەنانەت پێش ئەوەی کەسەکە خۆی هەستی پێ بکات. پرۆفیسۆر جۆسێلین فۆرتێر لە بەشی زانستە پزیشکەکانی زانکۆکەیە و ئەڵێ زۆربەی خەڵک کاتێک سەردانی پزیشک دەکەن کە خەمۆکیەکە گەیشتووەتە قۆناغێکی مەترسیدا. بەڵام ئەم سیستەمە ئەتوانێت هەفتانە راپۆرتێک بداتە پزیشک یان کەسەکە خۆی بۆ ئەوەی زووتر دەستێوەردان بکرێت و ڕێگری لە ئاڵۆزبوونی زیاتری حاڵەتەکە بکرێت. ئەم تەکنۆلۆژیایە وەک یەکێک لە گرنگترین داهێنانەکان لە بواری پزیشکی دیجیتال دیاری کراوە. زانایان ئاماژە بەوە دەکەن کە ئەو داتایانە دەبنە بنەمایەک بۆ چارەسەرێکی تایبەت بۆ هەر کەسێک. بە جۆرەی دوایین ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئێستادا زیاتر لە 300 ملیۆن کەس لە جیهانە بەدەست خەمۆکیەوە دەناڵێنن. ئەم دۆزینەوەی زانکۆی نانیان دەتوانێت ژیانی هەزاران کەس ڕزگارکە تەنها لە ڕێگەی ئامریکی بچووکەوە کە لە دەست دەکرێت. ئەوترا لە ماوەی ڕابردووە ژیری دەستکرد یەکێک لە گەورەترین مەترسیەکانی ئەوەیە کە ببێتە جێگرەوەی پیشەکانی مرۆڤ لە بەسیترین پیشەوە هەتاوەکو پیشە قورسەکانیش. بنمونە لە پیشە ئەو کەسانی کە لە بابەتە کۆمپیوتەرەکانە ئیشەکەن، ئەو کەسانی کە لە بابەتی تەکنیکیە ئیشەکەن و بێگومان پیشە پزیشکەکانیشی کردوتەوە ئەم بابەتە. ئێستا زۆر جارەڵێن ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان ئامێری تەکنەلۆژی دەژیری دەستکردی هێندە پێشکەوتوو بخرێتە بازاڕەکانەوە کە خۆی بتوانێت نەشتەرگەری بۆ نەخۆش بکە یا بتوانێت ئەشیعی نەخۆشەکە ببینێ و دەستنیشانی کام نەخۆشە چیەتی. بەڵام ئێمە دووبارە و سێبارەیەکەینەوە کە ژیری دەستکرد بۆ هاوکاری مرۆڤ هاتووە نەک بۆ جێگرتنەوەی مرۆڤ. هەلێرە شاگردیقەت بم پرۆفیسۆرەکە ئاماژە بۆ ئەیاڵێ ئەکرێت ئەم هەوڵە ئەم ژیری دەستکردە بەکار بێ بۆ ئەوەی کە ئێمە پێش ئەوەی نەخۆشەکە بێتە لامان و بڵێ گرفتێکی دەرونیم هەیە ژیری دەستکردەکە دەستنیشانی کا لە ڕێگەی ئەو سعاتە بایۆلۆژیەی کە لە جەستەی مرۆڤەکە هەیە کە پێکاتوە لە لێدانی خەو ببوون لێدانی دڵ و خەو و هەناسەدان و بابەتانە کە هەمویان هەژمارەکە حسابیانەکە و ئەتوانێت نزیکی کاتۆ بزانێت لە کەیە ئەم دەروون ناڕێکیە دروستە بێنە نەخۆشەکە یا بێگومان دەست خۆش ئەنجاوەکەوەی ڕاستانوتی کە ژیری دەستکرد بۆ یارمەتی دەری مرۆڤ هاتووە نەک بۆ ئەوەی کە جێگرەوەی مرۆڤ بێت. ئەنجاوەکو لە هەواڵەکەش ئاماژەمان پێەیە کێشە دەرونیەکان ڕوو لە زیادبوونن لەبەرەوەی وردە جەنجاڵی ژیان زیاترە بێت و کەسەکان زیاتر توش دووچاری کێشە دەرونیەکان ئەبنەوە و کێشە دەرونیەکان لەبەرەوەی کێشەیەکی بەرجەستەنین زۆر جار هەیە کە کەسەکە زۆر گرنگی پێنایە یاخود هەستی پێناکە یاخود ئەگەر هەستیشی پێ بکە حەز ناکە بچێتە لای پزیشکی پسپۆر، بەڵام لە ڕێگەی ئەم ئامێرەوە ئەتوانێت پێشوەختە هەستی پێ بکرێ. ئەمەش بێگومان وا لە کەسەکەکە لە ڕووی دەرونیەوە کە بتوانێت خۆی بچێتە لای پزیشکی پسپۆر، ینی کە هەست دەکات بۆ شێوەیە گرنگی بە بابەتەکە دراوە کە تەکنۆلۆژیایەکی وا هاتۆتە ئێرەوە کە بۆ شێوەیە خەمۆکی دیاری بکات. بێگومان ئەویش هەستێکی وای بۆ دروستە بێت کە گرنگی بە بابەتەکە بدات و بچێ بەدەم کێشەکەی خۆیەوە. بێگومان نیندا جار وەک تۆ باس کرد لە ساڵانی ڕابردووە بەداخەوە بەشی خەڵک جۆرێک لە نەنگی و پێعیبوونیان هەبوو کاتێکە ئەگەر بیان وتایە گرفتێکی دەرونیمانەیە. بەڵام ئێستا خۆشبەختانەم بابەتە گۆڕاوە، تێگەیشتنی خەڵک بۆ نەخۆشیەکان گۆڕاوە. هەر وەک چۆن WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆیە کە تێکچوونی باری دەرونیش بێگومان هەر نەخۆشکەوتنە کەواتە گرنگە خەڵکی خۆشمان لەوە تێبگە هەنێک کێشەی دەرونی هەیە پێویستی بە چارەسەری قوڵ هەیە، پێویستی بە پزیشکی پسپۆر هەیە، هەروە چارەسەر ناکرێت. تامە بەلای هەواڵێکی ترکە یەکێکە لە باس و خواسەکانی تری ڕۆژ، یەکێکە لەو گرفتانەی کە بەشێکی زۆرمان بیستومانە و کێشەی شێرپەنجەش دروستەکە ئاویش پرتێ لە پیسبوونی کەش و هەوا. با پێکۆ بچین لای ناوڕۆکی هەواڵە.
پیسبوونی هەوا تەنها زیانبەسیەکان ناگەێنێت بەڵکو گەورەترین دوژبنی جوانی و تەندروستی پێستە. توێژینەوەیەکی نوێی زانکۆی دوسلدۆرف لە ئەڵمانیا دەریخستووە کە تەنۆلکە وردەکانی ناو دووکەڵی ئۆتۆمبیل و کارگەکان دەبنە هۆی دروستبوونی پەڵە و چرچبوونی پێست زۆر پێش کاتی خۆی. زانانی پەیمانگای لایبنیز بۆ توێژینەوەکە پزیشکیەکە ژینگەی لە زانکۆی دۆسلدۆرف بە دوواداچوونیان بۆ بارودۆخی پێستی 5,000 خانم کردووە کە لە ناوچە جیاوازەکانی ئەڵمانیا و چین دەژین. داتاکانی توێژینەوەکە نیشانی دەدەن کە ئەو کەسانەی لە ناوچە پیشەشازیەکان و ناوەندی شارە قەرەباڵغەکاندا دەژین پێستیان بە ڕێژەی لە 20 زیاتر پەڵەی تێدایە و چولۆکی دەموچاویان لە 125 زیاترە بە بەراورد بەوانەی لە گوندەکاندا دەژین. ئەمەش بەهۆی جیاوازی لە نێوان ئاستی پیسبوونی هەوا لە گوندەکان بە بەراورد بە شارە قەرەباڵغ و پیشە سازیەکان. ئەم توێژینەوەی دەیسەلمێنێ کە تەنۆرکە وردە زیان بەخشەکانی نێوهەوای پیسبووی ژینگە ئەوەندە بچووکن کە دەتوانن لە کونیلەکانی پێستەوە بچنە ژوورەوە. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی پرۆسەی ئۆکسان و تێکشکانی کۆلاجین و ئیلاستین کە دوو پرۆتینی سەرەکیم بۆ توندڕاگرتنی پێست و مانەوەی بەگەنجی بەبێت چورچولۆکی پێشوەختە. لێکەوتە مەترسیدارەکانی پیسبوونی هەوا تەنها لە چورچولۆچی و لاوازبوونی پێستدا نەماونەتەوە بەڵکو داتاکانی توێژینەوەکە دەری دەخەن کە پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان پیسبوونی هەوا و زیادبوونی حاڵەتەکانی ئەگزیما و هەستیاری پێستدا هەیە. دکتۆر جان کرۆتمان سەرپرشتیاری تیمی توێژینەوەکەی و ئەڵێ پیسبوونی هەوا ئێستا وەکو تیشکی سەروو بنەوشەیی مەترسیدارە بۆ پێست. بۆیە پێویستە لەسەر ئاستی جیهان کار بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە بکرێت و ڕێگری لە زیاتر پیسبوونی هەوا بکرێت. لەلایەکی دیکەوە توێژینەوەکە ئامۆژگاری خەڵکی دەکات کە شتنی دەموچاو بە باشی لە شەواندا و بەکارهێنانی کرێمە دژە ئۆکسانەکانی وەکو ڤیتامین سی و ئی دەتوانن کاریگەری زیانبەخشەکانی پیسبوونی هەوا لەسەر پێست کەم بکەنەوە. کەواتە پیسبوونی هەوا بەو شێوەیە کاریگەری هەیە لەسەر پێستمان بێگومان کاریگەری هەیە لەسەر ئەندامەکانی تری جەستەشمان بەڵام ئێمە ئەو جارە زیاتر سەرنجمان داوەتە سەر پێست کە چ کاریگەرێکی هەیە لەسەر پێست وەکەوەی لە هەواڵەکەیە باسکرا بوو توانێت وەکو تیشکی سەر و بنەوشەیی لێ بڕوانن کە هەمومان نەزانین چەندێک زیان بە پێست دەگەێنێت کەوایە پیسبوونی هەوا بەم ڕێژەیە ئەتوانێت زیان بە پێستمان بگەێنێت و جیالەوە کە زووپیربوون و چرچولۆچی زیادەکە وەکو لە هەواڵەکە باسمان کرد هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی ئەگزیما کە نەخۆشیەکی پێستە. جگە لە وەژلیندا هەر لەم هەواڵەیە باستەواکە کە ئێستا هەوڵێکی زۆر هەیە بۆ پاکردنەوەی ژینگە خۆشبەختانە لە سەرانسەری جیهان و ئۆتۆمبیلانەی کە بە گازۆلین و بە گاز و بە بابەتەکانی ترکارەکەن ئێستا خۆشبەختانە ئۆتۆمبیلی کارەبایی هاتووتە سەر شەقامەکان و کارگەکان بەرەو کەمبوونەوە ئەڕۆن و هەر شتێکە کە بڵین کارگە بێت و دووکەڵێکی خراپ خاتەنەوە هەوا وردە وردەکەم کراونەتەوە کە بەگشتی دەرکەوتووە کامانە چەند دەرەنجامێکی گەورەیان هەبوو کەمکردنەوەی ئەم کارگە و ئۆتۆمبیلانەکە هیوادارم لە ساڵانی داهاتووە وردە وردە لەبەرەی بەڕاستی ئێمە زۆر جار زانایان و پسپۆرانی بابەتی ژینگاڵن زەوی هیلاکە هیلاکی دەستی بەرهەمەکانی مرۆڤە هیلاکی دەستی ئەو هەموو تەنۆرکە نامەوەیە کە ئێمە ئاشنا بە هەواکەیەکین بە ئاسمانەکەیەکین جا بێگومان زیانەکەی لە کۆتاییە لە خۆمانەیەتەوە. ئەتان بە مەلای بابەتێکی تر کە یەکێکە لەو خواردنانەی کە ئێمە لە ماوەی مانگی ڕەمەزانە زۆر باسمان لەوا کردکە لەسەر سفرەکانتان هەبێ هەم بە شێوازی ماستا و هەم بە ماست خۆی هەم لە پارشێوانە بخورێکە چەندێ سوود و چەندێ بابەتی باش بە دوای خۆیان هێنێت جایسە با دووبارە بچینەوە لای ماست با بزانین ماست چۆن وەکو دەرمانێکی سروشتی بەکاریە پێکەوە بچینە لایم هەواڵە.
ماست تەنها ژەمە خواردنێکی ئاسایی نییە کە لەسەر سفرەکانماندا هەبێت، بەڵکو بە پێینوێترین توێژینەوە پزیشکیەکان وەک دەرمانێکی سروشتی و پاسەوانێکی بەهێزی تەندروستی مرۆڤ پۆڵێن دەکرێت. توێژینەوەیەکی نوێ و بەرفراوانی زانکۆی هارڤارد لە ئەمریکا پەردەی لەسەر نهێنیە بایۆلۆژیەکانی ناو ماست لاداوە و دەریخستووە کە خواردنی ڕۆژانەی ماست یەکێکە لە ژەمەکانی ڕۆژدا ئەتوانێت گۆڕانکاری بنەڕەتی لە سیستەمی بەرگری و پاراستنی جەستەیە دروستکە. ئەم توێژینەوەیە کە یەکێکە لە گەورەترین و درێژخایەنترین لە کۆڵینەوەکان جەخت لەوە دەکاتەوە کە ماست کلیلی ڕێگریکردنە لە کۆمەڵێک نەخۆشی کوشندا کە لە سەدەی 21دا بوونەتە هەڕەشە بۆ سەر مرۆڤایەتی. زانایانی زانکۆی هارڤارد بۆ ماوەی زیاتر لە 30 ساڵ چاودێری پرۆگرامی خۆراکی نزیکەی 100,000 کەسیان کردووە و داتاکان ئاشکرایەکەن ئەو کەسانەی بە بەردەوامی ماستەخۆن ئەگەری توشبوونیان بە نەخۆشی شەکری جۆری 2 بە ڕێژەی لە 180 دەکەمترە بە بەراورد ئەو کەسانی کە ماست ناخۆن. هاوکات توێژینەوەکە دەریشی خستووە کە خواردنی ماست پەیوەندیەکی ڕاستە و خۆی بە دابەزاندنی فشاری خوێنەوە هەیە. بە جۆرێک ئەو کەسانی هەفتانە 5 ژەم یان زیاتر ماست دەخۆن ئەگەری توشبوونیان بە بەرزی فشاری خوێن بە ڕێژەی لە 120 کەم دەبێتەوە. جازانایان ڕوونی دەکەنەوە کە نهێنی ئەم کاریگەریە سەیریەی ماست دەگەڕێتەوە بۆ بوونی بەکتریا سوودبەخشەکان لە پێکاتەکەیانە. ئەم بەکتریایانە نەک تەنها کۆ ئەندامی هەرس ڕێک دەخەن و ئەم بەکتریانە هاوسەنگی کیمیایی ناوجەستە ڕدەگرن و ڕێگری دەکەن لە دروستبوونی هەوکردنی درێژخایەن کە هۆکاری سەرەکیە بۆ پیربوونی خانەکان و توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن. پرۆفیسۆر فرانک هو سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکەیە و لە هارڤاردە و دەڵێ ئێمە بۆمان دەرکەوتووە کە ماست تەنها سەرچاوی کالسیۆم و پرۆتین نییە، بەڵکو مادەیەکی بایۆلۆژیە کە سیستمی زیندە چالاکی جەستە دووبارە ڕێکە خاتە و ڕێگری لە قەڵەوی و تێکچوونی هۆرمۆنەکانەکە. هاوکات توێژینەوەکە ئاماژە بەوەش دەکات کە ماست کاریگەرێکی ڕاستە و خۆی لەسەر تەندروستی ئێسک و ددانەکان هەیە، بەتایبەت لە تەمەنی سەر و 50 ساڵیدا کە تێیدا چڕی ئێسک بە ڕێژەی لە 115 زیاد دەکات و مەترسی شکانی ئێسک کەم دەبێتەوە، بەڵام زانایان هۆشداریەکی گرنگ دەدەن هەموو جۆرە ماستێک ئەو سوودانەی نییە. ئەو ماسانی بڕێکی زۆر شەکری دەستکرد یان تامی جیاوازیانتیایە ڕەنگە کاریگەری ئەرێنیەکان لەناو ببن. باشترین بژاردە ماستی سروشتی و سادەیە کە لە ڕووی کیمیاییەوە هیچ دەستکاریەکی نەکراوە. کەواتە ئازیزانم بەو شێوەیە زانیمان کە ماست چەندێک گرنگی هەیە بۆ ئەوەی کە جەستەمان بپارێزێ لە جۆرەها نەخۆشی وەکۆی لە هەواڵەکە باسمان لێوە کرد، بۆیە زۆر جار پێمان وتون کە ماست لەسەر سفرەکەتانە هەبێ بۆ ئەوەی پارێزگاریتان لێ بکایە خۆت وەکو چارەسەرێک بەکاری بهێنن. ئەجا هەر وەک لە هەواڵەکەیە هاتبوو بێکمان ئێمە کە ئەڵین ماست بەبەستمان لە ماستی سادەیە نەک ئەو ماسانەی کە هەنێ مادەی تریتایە، بۆیە هیوادارم کە هەر ماستەکە خۆت ماستە سادەکە بخۆن بۆ ئەوەی سوودێکی زیاترتان پێ بگەێنێت. زۆر باشە جالیندا ئەچمە لای بڕگەیەکی هۆشیاری کە ئەمیش هەر ماستی تایە، بەڵام بابەتەکە ماست نییە. یەکێک لەو شتانەی کە بەشێکی زۆری خەڵک دووچارێ بێتەوە بە گرفتێک بریتە لە سووتان، بە تایبەتی سووتانی جۆری یەک ئەوەی کە ڕووکەشی پێستە سووتێ و زۆر جار بڵقەکە و پێستەکە برینانە بێ. ئیتر خانمان کە لە ماڵۆ خواردن دروست بکەن یاخود چێشت لێ نەرێک لە نێو مەطعەم و چێشتخانەیەەکە ئەگەر بێت و بە هەڵمی خواردن بێ یاخود دەستی بەر ئاگرکەرەوە و زۆپا و تەباخی ناو مەطعەمەکە بکەوێت بسووتێ، ئیتر بە هەر هۆکارێ بێ ئەم جۆرە سووتانانە زۆر باون. و شێوازی مامەڵەکردنمان لەگەڵ ئەم جۆرە سوتاویانە زۆر جیاوازە. چەندهاشتمان بیستووە لیندا، بە نمونە ئاردمان بیستووە، ماستمان بیستووە، هەروەک باسم کرد و هەروەها ئاومان بیستووە. پێکەوەتان بەمەلایەوەی کە کامە لە هەمووی ڕاستتر و باشترە. کۆمەڵی بابەت لە بەردەستی منە هەیە لەوانە ئەوانەی کە زۆر بەکارین. بە نمونە من دەستم بەر تەباخێک کەوتووە و ئەگەر هەر 5 پەنجەم بێ یاخود 2 پەنجە و هەرچەند پەنجەیەک 1 پەنجەشم بێ بەشێکی خەڵک ئەمە بەکارێنێ. ئەمە معجونی ددانە، ئەوەیە کە بۆ پاکردنەوەی ڕووکەشی دانەکان و دیوی ناوی پووکمان بەکاریهێنین. زۆر کەسەیە ئەم معجونە کە دەستیە سووتێت تۆزێ لەم معجونە هێنێت و ئەیخاتە سەر ڕووکەشی پێستی ئەو بەشەی کە سووتا و ئیتر بەنیەتی ئەوەی کە ئەمە ئەم سووتاویە کەم کاتەوە. معجونی ددان بابەتێک و مادەیەکی تیا کە پێوترێ منثۆڵ. زۆر جار کە دەمودانمانە شۆین هەست بە جۆرێک لە
ساردی و لە سڕبوونەکەین ئەم بابەتە بێت هۆکاریەوەی کە دووبارە لەسەر پێستیش هەست بەم ساردی و سڕبوونەکەی کەواکە هەر ئازارەکەی کەم بێتەوە بەڵام تۆ بیر لە بابەتێکی تر ناکەیتەوە ئەویش ئەوەیە کە ئەم ماست ئەم ببورن معجونی ددانا ئەو گەرمیەی کە لە کاتی سووتانە دروستەبەیە کەوێتە ژێر پێستەکەەوە پێویست ئەم گەرمیە دەربچێ ناکرێ هەروە تۆ ئەم گەرمیە لە ژێر پێستەکە بمێنێتەوە ئەم معجونەشە بێتە هۆکاری ڕووپۆشکردنی ئەو گەرمیە نایڵێ و گەرمیە بێتە دەرەوە جگەلەوەی کە یەکێک لە گرنگترین بابەتەکان ئەوەیە کاتێک کە دەستمانە سووتێ یاخود هەر شوێنێکمانە سووتێ پێویستە پاکڕاگرتنی ئەو شوێنە زۆر گرنگە لەبەرەی ئەکرێت دیوی ڕووکەشی پێستەکە سوتا بێ و هەر بەکتریایە لەو دقەیە کە بەر ئەوێ بکەوێ تووشی هەوکردنی بەردەوامی و شوێنە بکە ئەچمە لای بابەتێکی ترەویش بابەتی ئاردێکێکە لەو شتانەی کە بەشێکی زۆرمان لەو شوێنانەی ئەین کە ئەسووتێن جای ترەگەر پەنجەمان بێ دەستمان بێ پشتی دەست لەپی دەست بێ ئارد بەکارەهێنین بەڵام گرنگیەکە ئەوەیە کە ئایا ئارد باشە یان باش نییە من خۆم بەکارم هێناوە بەڕاستی کاتێککە ئاردەی لە دەست لە دوای سوتاوی هەستەکەی ئازارەکە و نامێنێ لیندا بەڵام ئەوە لە بیرەکەین کە ئایا ئەمە تەنها ئەوەی ئازارەکەی لا بردووە چارەسەری کردویان نا ئاردیش بە هەمان شێوەی مەعجونەکە ئەو گەرمیە لە ژێر پێستەکەی ئاهێڵێتەوە نایڵێ هەست بە ئازارەکە بکەیت بەڵام نە ئارد نە مەعجون تعقیم نین واتە پاکش نین ئەکرێ بەکتریا و ڤایرۆس و کۆمەڵی بابەتیان تیاابێت کە ئەگەر بێت و خوا نەخواستە سوتایەکە کەمێک قوڵیش بێ تەنها کەمێک قوڵ بێ تووشی بابەتی هەوکردن و گرفتی تر بکە کەواتە ئاردیش چارەسەرێکی باش نییە و بەکارنەیەت زۆر باشترە یەکێکی تر لەو بابەتانە کە بەکاریە کە من دەستم بە هەمووشی پیس کرد بابەتی ماستە ماستیش ئەدرێ لەو شوێنانەی کە دووبارە ئەسووتێن ئەم بوو تەوا ماست زۆرینەی کاتەکان لە سەراجەیە هەڵەگیرێت جۆرێک لە ساردی هەیە ئەم ساردیە خودی خۆی بێتە هۆکاریەوەی کە هەست بە حەوانەوەی ئەو شوێنی سوتاوەکەین و ئەو گەرمیەی کە هەیە باشتر ببێ بەڵام لەبیری نەکەن ئێمە لە هەواڵەکە شاجەختمان لەو کردەوە ماست بڕێکی زۆری بەکتریایت هەیە هەم سوود بەخش هەم زیان بەخشیش بێگومان و پاکش و تاقیم نییە کاتێک ئەم ماستە لە ڕووکەشی ئەم شوێنی سوتاویایی دووبارە کرێ گرفتی هەوکردن دروستکەی و ئەم هەوکردنا کرێ بڵاو ببێتەوە چێتە ناو سووڕی خوێنەوە کەواتە شەرت هەر ئەوە نیە تو ئازاری ئەو دقەیەوە کەمکەی ئەی باشترین چارەسەر چییە؟ بێگومان ئەوەی کە هەتا ئێستا و پزیشکان ڕێنمایی خەڵکەکان هەر کەسێکە شوێنێکی بسووتێ ئاوە ئاوی چیش ئاوی ئەگەر بکرێ ئاوی شلەتێن و کەمێک بەرەو لای ساردا بڕوە یەکەم ئاوێکی پاک و تەمیز و بخاوێن بێ کە ئەم سوتاویەی بخەیتە ناو خۆی زۆر جارەوترێ ئاو بخەیتە بەر بەلوعە و بکرێت ئەم سوتاویە لە ناو ئاوی بەر بەلوعەکە بڕوە لە بەری وا باشترە بەڵام بێگومانەویش ئاو سەرفکردنێکی زۆر ئەتوانی وەکو من قاپێک منجەڵێک هەر شتێک بێنی پڕیکەی لەم ئاوە نیمچە ساردە کە کەمێک بۆ خواردنەوە سارد بێ ینی ئەم ئازارەکە مەکاتەوە بێگومانە گەر شتێک لەو چواردەورە هەبێ پاکیەکاتەوە و مەترسی هەبوونی هەوکردن و ئەو بابەتانی کە بەکتریا هەڵبگرن و کەمترە بێگومان بۆیە ئاو هەتا ئێسش باشترین چارەسەرە دەستخۆش کۆمەڵشتی تریشەیە لیندا کاتێک کە کەسێک شوێنێکی سووتەیە بێگومان یەکەم شت پاکردنەوەیە دوای پاکردنەوە داپۆشینێتی بۆی کە بەکتریا و شتیتری بەرنەکەوێ ئەگەر هەر ئازارەکە زۆر بوو یاخود چۆن جیای بکەینەوە کە ئەم پەنجە سووتانە پەنجە سووتانێکی بەسیتە لەگەڵ ئەوەی کە من سەردانی پزیشک و خستەخانە بکەم یەکێک لەوانە بریتێلەوەی کە ئەگەر سووتاوەکە لە لەپی دەست زۆرتر بوو ئەو کاتە پێویستە سەردانی پزیشکی بسپڕکەی یاخود ئەگەر بێت و هەستت کرد هەڵ ئاوسا و جۆرێک لە هەوکردن و سووربوونەوەی بە چواردەوری خۆیان دروست کرد دووبارەمە گرفتەوە پێویستە سەردانی نەخۆشخانەکەی و تۆی بەڕێز ئەگەر لەو کاتەیە مستیلەیەک دەستبەنێک جۆرێک لە ئاسنت لە دەستا بوو یا لەو شوێنێک کە سوتا بوو تکایە دووری خەرەوە لەبەری توانای گەرمبوون و هەمژینی و گەرمی هەیە بەشەیەکی گشتی هیوادارم هەموو لایەکتان بە دوور بن لەم بابەتە ئەگەر دەستان سوتا بەم شتانە چارەسەری نەکەن بەڵکو ئاوەکە و داپۆشین و پاکردنەوەی لە هەموو شتێ باشتر بێت دەستخۆش بە ڕاستان دەستخۆش بۆ ئەو بڕگە هۆشدارە گرنگە بەڕاستی زاریاری باشمان وەرگرت ئەنجاوەکو ئەوەی ڕاستان وتی ئاوێکی شلەتێن بەلای ساردا بڕوە باشترین چارەسەرە بۆ ئەوەی کە بەکاری بهێنی لە کاتی سوتاویدا بێگومان هیوادارم هەمووتان دوور بن لە هەر حاڵەتێکی ناخۆش یاخود هەر سوتاویەک چونکە بەجددی ئازاری سووتان زۆر ناخۆشە ئەجا بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودێکتان وەرگرت بێت هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ بێ هەر شاد بن.